بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێت. من یادگار فایقم، خۆشحاڵم جارێکی دیکە بۆ چاوپێکەوتنێکی تایبەت هاتوومەتەوە خزمەتتان لەگەڵ میوانێک کە زۆر بابەتی گرنگ هەیە. من لەگەڵ جەنابیان باسی بکەم لە کایە جیاوازەکان، لە پێش ڕاپەڕین و سەردەمی دوای ڕاپەڕین و مێژووی کۆن و نوێ حزوری هەبووە، چ وەکو کارەکتەرێکی کارا لە بەرپرسیارەتی و مەسئولیت، چ وەکو یەکێک لەو کەسانەی کە ئەگەر بکرێ بڵین لە پشتی پەردەوە قسەی خۆی هەبووە و ڕۆڵی هەبووە. من لە پێشەکیەکە زیاتر لەوە ناڵێم، چونکە زۆر تەوەرم حازر کردووە لە ناو بەرنامەکە لەگەڵ میوانەکەم گفتوگۆی لەبارەوە بکەم. میوانەکەم بە سوپاسەوە کاک سالار عەزیزە کە پێویست ناکە من ناونیشانیان تایتڵێکی بۆ دابنێم بۆی خەڵک بیناسێتەوە، و یەکێک بۆ لەو کەسانەی کە پێشمەرگە بووە، هونەرمەند بووە، سیاسەتمەدار بووە، پۆستی هەبووە، چ حکومی چ لە ناو حزب، و بێگومان لە ڕووداوە جیاوازەکانیش حزور و ئامادەگیەکی کارای هەبوو. کاک سالار سوپاس بۆم دەرفەتە. مەمنون. من پێش بەرنامەکەش لە وردە گفتوگۆیەک ئاماژەم بەوە کرد کە پێم خۆشە زیاتر بەناو ڕووداوەکانە پیاسە بکەین و گوزەر بکەین و یەک قسەیان لەسەر بکەین تاوەکەوەی ماوە لە سەریانیان دە ساڵ وەریان بگرین. لە یەکێک لە پێشاتە نوێیەکانەوە حەزەکەم ڕات بزانم عێراقی بەپێی ئەزمموی خۆت عێراقی دوای هەڵبژاردن چۆنە بینی؟ هەستەکەی بکەوێتەوە سەر پێ و بکرێ بڵین وڵاتێکەیە بە ناوی عێراقەوە؟ بەخێر بێن سەر چاو. زۆر سپاس. پرسیارێکی گرنگە بەڕاستی. پێم وایە ئێستا وەزی عێراق دوای هەڵبژاردن زۆر خراپترە لە جاران، و لە عێراق ئێستا تەوقعی هەموو شتێکی خراپ بتوانی بکەی تا پێکەت دادان لە نێوان هێزەکانە، بەتایبەتی شیعە لەگەڵ شیعە یا ڕووداوی نەخوازراوتر کە هەمووی شایانی ئەوەیە، چونکە بەداخەوە ینی لە عێراق وای لێ هاتووە ئەوەندە جگەلەوەیکی خۆیەوەتەی هەیە لە ڕاستیە قەت ئاشتی و ئاسایش و سێقراری بەخۆیەوە نەدیەوە. دەتوانم بڵم لە زمانی سۆمەریەکانەوە بیهێنە سەیری مێژوو کە ئەم عێراقە هەمووی پڕ گیر و گرفت و ئاژاوە و شەڕ و یەکتر کوشتن و ئەوانە و تا عەباسی و ئەمەوی تا ئاگاتە سەدام حوسێن و تا ئاگاتە ئەمانی کە ئێستا بەداخەوە توانم بڵم لە هەموو شوێنە لە هەموو کاتەکانی کە خراپترە، چونکە لە هەمووی خراپترە ئەوەیە لێرە هینێک نییە، ینی بڵێ دەسەڵاتێک نییە تا ڕووی تێ بکەی بڵێ چۆن گفتوگوی لەگەڵاکەم یا قسێ لەگەڵاکەم یا وای لێکم کە بە دیالۆگ یا بە ڕێگای جیاوازیاوت بتوانی تەفاهمی لەگەڵا بکەی یا بتوانی هەوڵ بی بۆ چارەسەرکردنی کێشەکان. لەم وڵاتی ئێستا ئەنواعی دەسەڵاتێ جگە لە دەسەڵاتی دەرەوەی عێراقیش زۆر کاریگەر و کارایە لە ناو ڕووداوەکانی ناو عێراق. لەبەرەوە ئێستا عێراق ئەوە تا ئێستا حکوومەتی پێ تەشکیل ناکرێ، هیچی پێ ناکرێت، دژی یەکن بڕوایان هەندێکیان بڕوایان بە ئەنجامی هەڵبژاردنەکان نەماوە. لەبەرەوە هینەیان بڵێم جێگای دڵخۆشی نییە. من مش بە حاڵی خۆمدا من لەو کەسانە بووم کەوتومە عێراق هەر تا ماوەیەکی زۆر دووری درێژ هەر تاریکە بێت ڕووناچی تیان نابینرێ. کورد چی بکات بۆ ئەوەی لەناو ئەو تاریکیە زەفەری پێ نەبرێت و زیانی زیاتر بە ئەزموونەکەی نەگەێنرێت؟ کورد دەبێت لەم وەزەی ئێستا وا خۆی ینی وای کار بکە، وا سیاسەت بکە کە لە هیچ تەرەفێکەوە نزیک نییە. باش، چونکە ئێمە لە هەر تەرەفێکەوە نزیک بین نازانین ئایندەی چییە لە ڕاستیە.
ئەوە جگەل لەوەی هیچ تەرەفی کشمان نەدیوە بۆ ئێمە باش بنیانی بڕوایان بە قەزەکەی ئێمە بێ مافی ئێمە بێ بە شێوەیەکی عادیلانە سێری بکەن باشە ئەو خۆتان نەزانین ئێمە هەر شتێکمان کردیانی پرۆسەیەکی دیموکراتیانەمان کرد هەمویان دژمان ڕاوەسان بەرامبەر ئەوە لەسەری ئەوەستین لەبەرەوە ئێمە ئەبێ چاوەڕێ بکەین و ئەبێ پێکەوە بین هەمومان وەکو کورد هەموو لاکان پێکەوە بین و وەکو کورد بەڕاستی بچینە ناو کایەکەوە من هەمیشاڵم وەک عراقی با نەڕۆین بە کورد بڕۆین هەر وەکو جاری جاران کە شۆڕش لەو شاخە بووین و کەوتوینەتە گفتوگۆ لەگەڵ ئەوت بە تایبەتی لە شۆڕشی ئەیلول و ئەوانە کە کەوتوینەتە گفتوگە لەگەڵ ئەو ڕژێمانە هەروەکو کورد ڕۆشتین بەڕاستی داوای مافەکانی خۆمان کردووە ڕاستە دروشەوە کە هەڵگردووە ناوی بتوانم بڵێم دروشمێکی سەقەت بووە کە ناوی دیموکراتیت بۆ عێراق بووە کە بە ئێمەوە ڕەنگە داخوازیەک بوو بێ بەڵام ئێمە هیچمان پێ نەکراوە بۆی دیموکراتیت لە عێراقا بینێنەدی بەڵام سەردەمانی واش هەبووە ڕەنگە گفتوگۆ ئەو کاتانە ئاسانتر بوو بێ وەک لێکە ئێستا گفتوگۆ بکەین ڕێی منە بێ خۆمان ئەوە بکەین پێکەوە بین و لەو حاڵەتا کە چاوەڕێ بکەین هەلێکی باش زروفێکی مناسب هاتە پێشەوە بڕۆن داوای مافەکانی خۆمان بکەین نوێنەرانی کورد لە بەغدا ئەدایانت چۆن بینیوە لە دوای 2003ەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیریان بکەی بە تایبەت لە ناو پەرلەمان بە تایبەت لە ناو پەرلەمانی عێراق هەستەکەی نوێنەرێکی باشی کورد بوون چونکە هەندێک ینی ڕای وایە لە سەریان ئەڵێت هێندەی زیانیان بە ئەزمموی کوردستان گەیاندووە هێندەی کاریان بۆ لایەنەکانی دیکە کردووە هێندە نوێنەرایەتی کوردیان نەکردووە نوێنەرایەتی دەنگدەرانی خۆیانیان نەکردووە دیارە ناڵێم هەمویان ئەڵێم بەشێکیان من مۆزوعەکە بە جۆرێک کە تەماشاکەم من پێم وایە حیزبە کوردەکان بە تایبەتی پارتی و یەکێتی هەڵیان کردو هەل دوای 2023 خۆتان نەزانن لە 2023 تەنیا یەک هێسە بوو هی کوردی کە هێزێکی چەکدار بێ منەظەم بێ تەجروبەی حکومڕانی هەبێ باشە خەڵکی لەگەڵا بێ جەماوەری لەگەڵا بێ عێراقی سەدام حوسێن هیچی داری بەسە بەردەوە نەماڵێ لەشکر نەما هیچ نەما هەموو عێراقیەکان حیزبەکانی چاوێن لێرە بوو بەڵکو نەوایان ئێرە بووە کوردستان بووە ئێمە جەکجار بەهێز بووین باشە حتا دەوڵەتێکی وەکو ئەمریکا کە کاتی بڕیاری داوە کە سەدام حوسێن بڕوخێنێ و کاتە گرنگترین هێزکەی بووە ئێمە بووین وەکوانی و دوو حیزب بووە بە تایبەتی خەڵکی کوردستان بووە باش ئێمە ئەو کاتە ئەتوانم بڵێم ئەو قیادەیە باش لە وەزعەکە تێنەگەیشت حسابەکەیان لەکوێ کورتیانە حسابەکە ئەو کاتانە ژێمە وەک عێراقی ڕۆشتین نەگوە کوردستانی بڕۆین عێراق دروستکەینەوە من جارێکیان بە جەنابی مام جەلالم وت مام جەلالجیان ئێمە ئەڕوێن عێراق دروست دەکەینێ 95 ساڵە و کاتە 95 ساڵ بوو 95 ساڵ ئێمە کوژێ باشە ئێمە بوو عێراقە دروستکەینەوە سبەینێ ئەو دەوڵەتە ئەو لەشکر پایاکاتەوە هێز پایاکاتەوە علاقاتی نێودەوڵەتی پایاکاتەوە چەگە کڕێ ئەوە کڕێ بەڵام ئێمە ڕەنگە دەوڵەتێکی وا بێجاران ئیسفادەمان لە ناوکەچیانی ئێران و عێراقەکە ڕەنگە ئەوەش نەمێنێ هەتا بکردم بەهین وتم برادری کەش دانیشت و کاکۆمەری سیالی کردم بۆ وتم ڕەنگە ئەم جارە بە شمشێر و ئەڵڵاهو ئەکبەر بێنە سەروان دەرەخەتیان نین ئێمە ئەبوو ئەمریکا ڕاستە دۆست بووین بوو بە ئەمریکایەکان بڵێن ئێمە هەموو شتێ بۆ ئێواکەین بە مەرجێ بمان پارێزن بمان پارێزن نەجیابوونەوەیە نە هیچ بەڵکو مافێکی ئینسانیە کو چۆنە و فترانی پێشتر ئێمەیان پاراست بمان پارێزن و ئەو ناوچە دابراوەکانمان بخەنەوە سەر کوردستان پشتیوانی مالێ بکەن بۆ ئەوە ئەو کاتە ئێمە ئامادەین هەموو پشتیوانێت مالێک
ئێمە هاتین بە کاڵە و پێتاوە بە هەموو شتێکی خۆمان و بە حەماسەت و هاتین عێراق دروستکەینەوە باشە لە بەهێزی ئێمە دایمە لەسەر تەوازنەکان تا ئەم لە حەزی ئێمە لەسەر تەوازنی ژەکەین یعنی پارسەنگی هێزەکە بەلای ئێمە بوو بەڵام هێشتا باش نەماتوانی بەکاری بێنین ئەگەر پارسەنگی هێز نەبوایە ئەو دەستورە کە کەم و کوڕی زۆر تایە ئەو دەسوورەشمان ناتوانانی جێبەجێکەین ئەو حەقیان نایینێ کە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئەوانە بەهێزتر بن بتوانن دەستکاری ئەو دەستورەش بن کە ئێستا هەیە بێ چاوەڕێ بین بۆیە دایمە ئێمە پێویستمان بەوەیە ئەم تەوازنە ڕاگرین هەرچەندە ئێستا تەوازن بەلای ئەوانە بەلای ئێمە نییە لە ڕاستیە باش سەبارەت بەوەی کە بۆ نمونە ئەبینی ئەوانەی هێزی ئۆپۆزیسیۆنی غەیرە کورد بوون دژ بە ڕژێمی سەدام حوسێنە جەنگان لە سلێمانی و لە هەولێر جێگەیان کرا بۆ پاڵپشتیەکران بەڵام دواتر هەڵوێستەکانیانمان بینی کە چوونە دەسەڵات لە ماوەی ڕابردووە لە کۆربەندێک لە زانکۆی ئەمریکی لە دهۆک دیدارێک چاوپێکەوتنێکی کورتم لەگەڵ زەڵمای خەلیلزاد ئەنجامدا باسی لەوە کرد کە ئەوانەی لەوێ بوون دواتر ینی پشتیان کردوتە دەستور بە شێوەیەک لە شێوەکان کە خۆت باسی دەستورت کرد هەموو جارێکیش کە باس دێتەوە سەرباسی پێکێنانەوەی حکوومەت دیسان ئەکرێ بڵێم پایتەختی هەرێمی کوردستان هەولێر ئەبێ بە خۆکەرەوەی لایەنەکان و تەنەفوسی ئیستناعی و هەناسەی دەستکرد بۆ حکوومەتێکی نوێی عێراقەکرێتەوە عێراقە خرێتەوە سەر پێ کاک سالار عەزیز لە ناو دانوستانەکان بێ ئەم جارە وەکو نوێنەری کورد چ داواکاریەکی هەبێ و چۆن هەنگاوانێ چونکە ئیتر لەو پرۆسەی وردە و نزیکە بینەوە بەڕای من شتەکان بەدەستێمە نییە تا داوای بکەین و جێبەجێ بکرێ واقع دروست بووە لە دەمێکەوە تاکو ئێستاش هەر بەردەوامە من کەم خەڵک ئەبینم لە عێراقا لەوانەی ئێستا حکمڕانن هەم لە سوننا هەم لە شیعە باشە ئەگەر بەدڵی خۆی بێ بڕای بە مافەکانی ئێمە بێ بۆ مافە دیموکراتیە بۆ حەقی بەشڕایکە ئێمە هەمانم بێ پشتیوانیمان لێ بکایە شەڕی لەگەڵتە داکۆچی لەسەرکە بەتەمای ئەوە نەبین ئێمە قەت بەتەمای ئەوە نەبین بڵێن ئەم تەرەفەیان باشە داکۆچی لە مافەکانی ئێماک نەخێر ئێمە خۆمان ئەبێ ئەمە لە هەمیشە لە بەردەمانە بێ بەڵام ئێمە چی بکەین بۆ ئەوەی بتوانین مافەکانمان نەخورێ یا مافەکانی خۆمان بەدەست بێنین ئێمە ئیشەکەمان بەس لە ناو عێراقا نییە بەتەنیا بەڵێ ئێمە وەک هێزێک ئێستا وەکو کورد لە دنیا ناسراوین پەیوەندیمانەیە لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەوروپا لەگەڵ ڕووس لەگەڵ ئەوە نوێنەرایەتیانە حسابمان بۆکە باشە لێرە هەن نوێنەرەکانی هەن خۆسڵخانیان هەن باشە عەسکەریان هەن لەبەرەوە ئێمە بەداخەوە لە یەکەم ڕۆژەوە لەو ڕۆژەوەی کە تیارەکانی حولەفا ئێمەیە پاراست بە ناوی ئەو زۆنەی کە هەمان بوو کە نەماتوانی ئیسفادی لێ بکەین هاتین دژی یەک ڕاوەستاین کە بڕێی منەوە هەلێکی یەکجار گەورە بوو بۆ ئێمە ئەگەر پێکەوە بووینایە و دنیا باش دنیامان بخوێنایەت و گیان بینی کە باشمان هەبوایە و ئەم دەڤەرەمان کردایە بە شتێکی زۆر جوانی دیموکراتی باشە بۆی نەک دەوڵەتان بەڵکو میلەتان سەیریکەن و پشتیوانی لێ بکەن وامان نەکرد کە هەمیشە بێ باسی ئەو بکەین و بۆ ئەوی بە خۆمان هەبچین و جارێکی کە ئەوە دروست دەکەینەوە باشە یعنی ئێمە ئەبێ ئیش بکەین ئێستا لەسەر ئەوەی کە ئەوە جزێکە لە خەباتی ئێمە ئەم هاوکاری و ئەم علاقاتی کە هەمانە بەکاری بێنین بڕێی من بۆ ئەوەی بتوانین ئەگەر ئێمە هەوڵێکمان نا هەرچەنە بۆ ئەوە نەبوو بڵێن بەیانی جیابینەوە هەرەوەنگە بۆ بڵێن ئەی خەڵکی کورد ئێوە دانوێت
جیابنەوە یاتانوێت لە وڵاتەکەی خۆت لەگەڵ عێراقا بژین لەوە زیاتری چکە نەبوو. کاک سالار دوو جار چویتەوە سەرەوە باسەبا بە سەریانەچین. من دیارە لە چوارچەوەی تەوەرەکانی خۆمەدام نابوو قسە لەسەر ڕێفراندۆم بکەین. حەزەکەم ڕەئیت بزانم زۆر بە کورتی لەسەر ڕێفراندەم و پێشم بڵێ چۆن ینی چ تێڕوانین و چ بیرکردنەوەیەک تەیە بوو ئەوانەی کە یەک دژی ڕێفراندۆم بوون، دوو هاتنە ناو پەشیمان بوونەوە، سێ بەتانەوتوانجەوە بەوانەی کە بەشداری ڕێفراندۆمیان کردووە و ئەندازیاری ڕێفراندۆمم پیان ئەڵێن ڕێفراندۆم چی وەکو دەستەواژەیەکی بە قەناعەتیەوان نزم کارچەند ئەوان ئەڵێن ئێمە شانازیەکەین کە ڕێفراندۆم چی بین ئەوانی کە ئەنجامیاندا و وەکو وترێت عەرابی بوون. وەڵا یعنی ئینسان ئەگەر یەک تۆز هەستی نەتەوایەتی هەبێ، هەستی نەتەوایەتی چییە؟ هەستی نەتەوایەتی خۆشەویستی نیشتیمان پەیوەندی بە کەرامەتی ئینسانەوەی. چەند ئەو ئینسانە بە خۆیە نازێ کە سەر بە نەتەوەیەکە باشە خۆی بە خۆیە ناسێ بە باوکیەوە ناسێ بە باپیریەوە هیوایە بە عەشرەتێەوە. ئێمە خۆمان بە میلەتەکەمانەوە ناسی میلەتێکی واین خەبات کرد تێکۆشەر ئازان هازانم چی هەزاران شت بە شیعرەوە بە فەرهەنگیەوە بە شاخ و داخەکانی و بە وڵاتە جوانەکەیەوە بە هەموو شتێکەوە نازین هەموو شتێکیمان خۆشی وڵاتە کە وەکو وتم ئەمە پەیوەندی بە کەرامەتی ئینسان بە شیانی ئینسانەکە و خۆیەتی. ئێمە کە مناڵ بووین هاتووینەتە ناو کاری سیاسیەوە من یەکی متەوەستە بووم چوومە تا ئەو کاتە پارتیە بوو تازە ینی شۆڕش دروست بوو ئێمە هەموو چوونە حیزبەوە هەموو میلەتەکە یعنی شانازیەکە کوڕەکەی شەهید بێ لە پێناوی نیشتیمانە ماڵ نەبوو کوڕێکی پێشمەرگە نەبێ مەسەلا کەس نەبوو بترسێ ینی بە واجیبی خۆی هەڵساوە. ئەمە چییە؟ ئەمە جزئێکە لە کەرامەتی ئینسان بەشێکە لە کیانی ئینسانەکە شانازیەکە لە ئینسانەکە هەیە. خۆشەویستی نیشتیمان پەروەرەی ئەمەیە. باو باپیرانمان داوای جیابوونەوەیان کردووە خۆیان لە ساڵی 31وانە وەفدی کوردستانە لەم سلێمانیەوە ڕۆشتووە لەگەڵ حکوومەتی مەلەکیە داوای سەربەخۆی کوردستانەکە. ئێمە هاتووین لەم زەمەنە لەم هەموو پێشکەوتنەی دنیا لەم هەموو پەیوەندی ئاسانی کە دنیا بەیەکەوە هەیەی لەم هەموو وجودی دەوڵەتانی کە لە وڵاتەکە ئێمایە لەم هەموو پەیوەندی جیهانەیە کە ئێستا پێکەوە هەموو بەشەرەکانی بەسوەتەوە بەیەکەوە لەم دنیای خەڵک داوای دیموکراتیەت و پێشکەوتن و گۆڕانکاری و نازانم ئەو لەمە و هەزار شتی لەم بابەتانە کات تەکنیکی پێشکەوتوو هەنا شتەکە ئێمە هاتوین یەک شتمان کردووە بە میلەتەکەی خۆمان وەرگرتووە خەڵکینە ئەمانەوە بە دنیا بڵێن ئێمە چیمانەوێ بەڵێ یان نەخێر لە کاتێکە لە ناخی هەموو کەسێکە هەر ئەوەیە ئێمە حەزەکەین سەر بەخۆ بین لە ناخی هەموو کوردیەکە ئەوەیە کە هەمانەوە سەر بەخۆ بین بۆ خاوەن وڵاتی خۆمان بین هاتوین ئەم پرسەمان کردو هیچی ترە دوایی وتومانە ئەچین ئەگەر وتیان بڵێ ئێمامانە جیابینەوە دوای چین ئیشی لەسەرەکەین ئەچین لەگەڵ عێراقا کە ئێمە لەگەڵ ئەوە ئەبێ عێراق ڕازیکەین بۆ ئەوەی بتوانین لەگەڵیان پێک بین ببین بە دراوسەیەکی باش لە ڕێگامان بۆ بکاتەوە پێکەوە بین حەلیف بین هەتا لەگەڵ هەموو دەوروبەرەوەوانە ئێمە ئاوا سەیری مۆزوعی ڕێفراندۆم کراوە ئەوانەی دژی ڕێفراندۆمن لەم ڕوانگەی و من باسێکم ئەو دژی چیانی خۆیانن ئەو دژی شخصیەتی خۆیانن باشە ئەوە بە سووک تەماشای خۆیانەکەن ئەجینە خەڵک گاڵتە بە خۆی ناکە گاڵتە بە باو باپیرانی خۆی ناکە کە هەمووی بەشدارن لە خەباتی ئەم نیشتیمانە باشە بەداخەوە هەموو ئەو حیزبانەیە ئەو نەفەرانەیە ئەو خەڵکانە کە دەوری زۆر خراپیان بینیوە کە ئێستاش خۆمان ئیبینین ئەو دەورە خراپە
بە شێوەیە گەڕەنگیاوەتەوە کە داوای دوو هەرێمی و دوو نیشتیمانی و دوو هەموو شتێکی و هەمیشە لەسەر پێ بۆ شەڕ بۆ ڕەخنێکی نامۆزۆعی باشە بۆ بوختان دروستکردن بۆ هانی گەنجەکان بۆ دژایەتیکردنی باوکی خۆی برای خۆی ماڵەکەی خۆی هەڵوەشانەوە ئایلەکەی خۆشی ئەم دەرسانە دائێن ئەوانی کە دژی ڕفراندۆمن و دژی نەتەوەکەی خۆیانن ئەوانان خاوەنی ئەم مەدرسەی کە ئێستا ئەم میلەتیان کردو بە دژی یەکتری. کاک سالار ئەوانەی دژی ڕفراندۆم بوون هەمان مەدرسەن کە دواتر بانگەشەی جیاکردنەوەی سلێمانی و ئیمزا کۆکردنەوە بۆ بە هەرێمکردنی ئەماکەن بەڕای تۆ هەمان ئەوانە کە ئەیانوێ ئەو هەنگاوە مەزنە ئەوەی کە هەر کەسێک دەنگیاوە شانازیە ئەوەیشی قیادەی کردووە سەرۆرەی زیاتری بەرەکەوێ بەڕێی من ئەیانێ ئەمە بەکاربێنن کە سەرکەوتنی بڵین بەدەست نێناوە مۆزۆ ئەوە نییە بڵێ سەرکەوت منە لۆ ڕوانگەیەوە بڵێم سەرکەوتی بدەن کە نەوتوانێ و سەربەخۆبی بەڵام ئەمە سەرکەوتنیکی زۆر گەورەیە مۆسیقەیەکی زۆر گەورەی بەدەستی ئێمەوە هەمووڵێتە پێویست بۆ ناکە ئێمە بچین سبێنێ بگەینە دانوستاندن بە ئەمریکا و دنیاوە بڕیاردەرەکان بڵێن وڵا ئێمە بابڕین پرس بە میلەتەکەمان بکەین بزانین چیمانەوێ معلومە ئێمە چیمانەوێ ڕۆژ بە ڕۆژیش حەقیقەتی ئەم هەنگاوی کە نراوە حەقیقەتی داخوازیەکانی میلەتەکەمان کە چی ئەوێ ڕۆژ بە ڕۆژداتی دەرگۆی کە بێ ئیشی لەسەرکەین بەڕێی من ئەمە شتێک نییە شەرمەنانە بێن باسیکەین بێن ئیشی لەسەر بکەین ئەمە مافێکی ڕەوای میلەتەکەمانە چونکە کە شەرمن بووین دیایە کە خۆمان بە پسکۆلە زانی باشە کە بۆ دەرسە خراپانەی ڕابردووە ڕۆشتینەوە و چایان لێ زەق کردینەوە ئێمەش ترساین بڕاتان ببێ یعنی هینە بینیانی توانم بڵێم دەستکەوتی گەورە بەدەست ناهێنین لەبەرەوە ئەوانە هاتن بەداخە ئەوان ئیسیفادە لێ کرد بە حساب غەڵەت کراوە ئەی بۆ باسی ئەوە ناکەن ئەگەر ئێمە هەموو پێکەوە بووینایە خەڵکی کە غەڵەتی نەکردایە ئەو کاتە عێراق ئەو پەڕەکەی دوو ڕۆژ بیتوانێت شەڕی ئێمە بکە ناچارە دنیا ئەکەوتە بینەوە بۆی ئەو شەڕەش نەبێ لە کوێ ڕائوەستین ئەو بەدەست خۆمانەوە کەواتە ئەوەی کە ڕفراندۆم وەکو پرۆسە سەرکەوت وەکو دەنگدان زۆرینە بەڵێیان بۆ کرد بەڵام نەمانتوانی لەو ساتە مێژوویە لە 2017 دواتر بەکاری بێنین بەڵکو زۆر ئابلوقەی سەیر و سەمەرە خرایە سەرەرێمی کوردستان لە ئەنجامی دوژمنان و یان نەیارانی ناوخۆ و دەستی ڕۆڵی سلبیەوانی ناوخۆ بوو نەگەوانی دەرەوە تۆ بە تەمای ئابلوقە بە هەموو کاتێ ئەوە پەیوەندی بەوە نەبوو تۆ ڕێفراندۆمە کردو ئەوە لێک درایەوە کە ئێمە خاکی کوردستانمان لەدەستداوە لە بەرەوەی ڕێفراندۆمان کردووە کە منافەسەی سیاسی هەیە قسانکە ئەژینە ئەمەشمان نەکردایە هەر پەلاماریانای لەشکریان کۆ کردبووە لە ناوی چییە مەڵتەقەی کەرکووک و ئەوانە بۆ هەلێگە گەڕان هەموومانەمانزانی هەموو ئەوانەشی کە و قسانەکەنیان زانی ڕۆژە لە ڕۆژان پەلاماری کەرکووک بن کەرکووک بگرنەوە ڕۆژێ لە ڕۆژان هەشەمان لێ بکەن بێن پەلەمارمان بن ئێستاش بە تەمایەوە بە ڕۆژە ڕۆژان الحەمدوللا ناکۆچیەکانە ناوەngە زۆرە ناپەرژنە سەر ئەوەی بێنەجینە هەموو کاتێک ئەوانە ئامادەن پیان وایە ئێمە ئەوەیشی دەستمان کردو زیادە بێ لێمان بسەنگەوە باشە ئەبێ لە ژێر ڕەحمەتی ئەوانە بژین هەتایە ئەوانە وا چاوەڕانە لێرەوە دێنەوە سەر باسی پەیوەندی نێوان حزبەکانی هەرێمی کوردستان چەند گرنگە پەیوەندیەکی دروست بێت و لەبەر خاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت نەک کۆمەڵانی خەڵکی کوردستان بەکار بهێنرێن بۆ بەدەستێنانی کۆمەڵێ بەرژەوەندی یان بەکارێنانی بابەتە نەتەوەییەکان پرسە چارەن و سازەکان بۆ بانگەشەی هەڵبژاردن و ململانەی سیاسی
من تێناگەم ململانەی لەسەر چیەکەم من خۆم یەکێکم لەوانەی ڕەنگە دەیان مەقالات ئەگەر زیاتریش ئیتر خەڵکی کەش بە سەدان هەم ڕۆژ لە ڕۆشن فکرانە شتیان نووسیوە خەڵکی ناو حیزبەکان ڕەخنەیان گرتووە دەستمان بۆ سەر کەم و کوڕەکان درێژ کردووە دژی خواروقێکی و گەندەڵکارەکان ڕاوەستاوین ئێستا شەر دژی خواروقێک و گەندەڵکاران ڕائەوەستین باشە بەڵام ئێمە ئێستا واقعەکەمان هەیە شتێکمان هەیە نای هەرێمی کوردستانە دەوڵەت نین خۆزگە دەوڵەت بووینایە باشە ڕەنگ بوو ئێستا ئێمە لە ڕێزی پێشەوە چون مزارەمانە کرد دەوڵەت نین هەوڵین بۆی ببین بە دەوڵەت چونکە تا دەوڵەت نەبین هیچ نین باشە ئێمە ئێستا لە واقعە کاژین قۆناقی من هەر ناوێنم وەک جاران قۆناقی ڕزگاری نیشتیمانی هێشتا بەردەوامە لەم قۆناقی ڕزگاری نیشتیمانیە ئەبێ هەموو خەڵکی وڵاتەکەی خۆمان بە هەموو ڕەخنەکانیشیانە و کە هەیەە باشە بە هەموو خەباتانشیکەن بە هەموو قسانشیکەن یەک شت هێ نابێ فەرامۆشکرێ کە ئەم کیانی بە خوێنی هەزاران هەزار شەهید باشە دروست بووە ئەبێ بیپارێزین وەک گلێنەی چاومان نابێ بێڵین بڕۆخێ قەتیش نابێ بیگۆڕینەوە بۆی ئێوێ لە ڕەگ و ڕیشتە دەرمان بێنێ لەم سەر زەمینی ئەم کوردستانە هەڵمان کێشی نایگۆڕینەوە بە هیچ نەوەی غەڵەت زۆر کراوە گەندەڵی زۆر کراوە خەڵکانێک زۆر لەسەر حسابی ئەم میلەتە بوون بە 100 ملیۆن دۆلاریان پێ کردووە ئەوەیە کە خەڵکە ئاسایەکەشی بێزار کردووە خەڵکەکەش بێزارە ئێستاش بە چاوی خۆی ئەیبینێ کە نەعەدالەتی هەیە کە وەختێک گەزانی دراوزەیەکی هەڵتۆقیوە لە پڕێکە بۆ بە پارەیار بەبێ کاسبی بکە باشە زوڵم زۆری لەسەرە زوڵم زۆری نەفسی لەسەرە باشە نەفسی لە ئەنجامی نەعەدالەتیەوە دێت ئەبێ ئێمە هەوڵ بین ئەو ڕێگایانە بدۆزینەوە کە ئەتوانین گۆڕانکاری پێ بکەین ئێمە بەهێزترین شتمان دروست کرد حیزبمان دروست کرد کە نای گۆڕان بوو بڕوا بکە شانیە لە شانی بەهێزترین حیزب لەم کوردستانە جەماوەری لەگەڵا بوو کۆڵان جادە لەشکر هەموو شتێکی لەگەڵا بوو ئاسایش پۆلیس پێشمەرگە نازانم چی لە چێشە لە شاری سلێمانی و ئەم دەبەرەی کە تۆی بینی باشە بەڵام گۆڕانکاری گەورەی پێکرا پشیمان بوو نەیکرد بۆ جەنابتان لەناو مۆزوعەکەبوون ینی من پێم خۆشە ئەو مۆزوعێکی لەسەر و بابەتە ینی حەزەکەم بوەستین چونکە ئەوانەشی لەناو گۆڕان ئەوانەشی لە دەرەوەی گۆڕان ڕەنگە ڕای جەنابەت زۆر گرنگ بێ بەنسبەتەوە ئەمە مۆزوعێکی ترە بۆ کاتێکیکەی هەڵبژێن بەڵام من لێرە بۆیە باسی ئەماکەم باسی واقعەکەم باشە کە تۆ نەوتوانی ئەو واقعە بۆ شوەیە بگۆڕی دیتەوە سەمان هەمانە واقعی کە هەبووە ئەو واقعی کە هەبووە چییە؟ دوو حیزبەیەکە ناوی پارتییەکە ناوی یەکێتی هەردووشیان لەشکریانەیە باش هەموو جڵەوی بەڕێوە برندەکان بەدەزەوانەوەیە باشە ئەو ئەتوانێ بێت نەشەگری مەقەڕەکان لە داخە ئەتوانێ نان بەڕاویشێکە باشە ئەتوانێ ئیجازەش لێ بسێنێتەوە ئەتوانێ سەجنیشەکە توێکی پێ ناکری ئێ مزاهراکی خۆی ناتوانانی بڕوخێنی ئەو ئەنگەمان تاقی کردەوە مزاهرت بووانە واقع وەکو خۆیەتی من بە پێی واقع ئەساکم ئێستا ئەمە واقعی کوردستان تا ئەم لەحزەیە لەبەرەوە حیزبەکانی خۆتان ناوناو معارەزە باشە حیزبی واشە بۆ لە ناو حکومەتایە کە چی دێت هەر معارەزەیە من خۆمە و ڕێگای ئەزانم
دەمێکەوە ڕێگایم دۆزیوەتەوە و باشیشم کردووە کە چۆن ئەتوانین ئێمە پێکەوە بین کام ڕێگایە بۆ پێکەوە بوون بۆی بتوانین گۆڕانکاری بکەین هەموو ڕێگایەکی تونگ و دژایەتی و شعاراتی نامۆزوعی باشە لە جیاتیەوەی قازان جێبێ زەرەریە لە مواقعی کوردستانی هیچ ناگۆڕێ بەڵام هەموو بیرکردنەوەیکی مۆزوعیانە مەسەڵەن بۆ نمونە خەڵک هێندای پەرلەمانە پەرلەمانێکی بڵێن غێرە بڵێن پارتیوێکێتی بۆ نمونە یان حیزبانی تر سەرۆکی حیزبەکە دێت قساکە زۆر بەهێمنی قساکە باشتی هەرێمەکە و پاراستنی هەرە مشتاناکە کەچی ئەندامی پەرلەمانەکەی یا خوێنەوارێکی ئەو یا مەقالەیەکە نووسێ و بە شەڕێتە پێشەوە بە تۆنگ و توژیەتە پێشەوە ڕەقنەکانی زۆر نامۆزوعیانەیە بەبێ ئەوەی هیچ تەزیرێکی هەبێ لە جیاتیەوەی هیچ ئیسفادەیەکی نیە بەڕێی من هیچ ئیسیفادەیەکی نییە بەڵام ئەگەر بێت لەهجەکەی بگۆڕێ نیازەکەی بگۆڕێ بە جۆرێکی کە بەخۆی و حیزبەکەیەوە کە مەفروزی حیزبەکەی یعنی ئەوەنەی ئەم حیزبانە دەوریان هەبووە لە تێکدانی ئەم مشتەماع و کووتم لە یەکترازانی ناو مشتەماع و لە ڕق دروستکردن لە ناو ئەم مشتەماع هیچ خەڵکەکە خۆی بۆچی چونکە حیزب لە دنیا حیزبی وا هەیە وڵاتی وای دروست کردووە کو سوید حیزب دروستی کردووە حیزبی باش حیزب دێ باسی ئاشتیەکە باسی خۆشەویستی نیشتیمانەکە درەختی خۆش بوێ باشە خەڵکی خۆش بوێ هیچ بکە وڵات بۆ پێشەوە بەرە دایمەزرێنە باشە خۆتی لەسەر بە بە کوش دیفاعی لێ بکە حیزب ئاوا مشتەماع پەروەردەکە ئەمانە دێن خەڵک تووڕاگەن کە تووڕە بوو سبیلە لە خۆشی تووڕابێ یعنی کاک سالار ئەزمموی حزبی ئۆپۆزیسیۆن لە دوای 2009 هەتا ئەمڕۆشی لەگەڵا بێت چکە ئەمڕۆژ هەیە خۆی بە ئۆپۆزیسیۆن نەزانێ نەیتوانیوە بەشێک بێت لە چارەسەری کێشەکان نەیتوانیوە بەداخەوە نەیتوانیوە بە عکسەوە کێشە بووە بە عکسەوە هەندێکیان ئەوەنە زمانی ناخۆشیان دروست کرد بەکارهێنا کە ئێستا بۆ ئەیبینین لە ناو سۆسیال میدیا ئەوانەکە بەداخەوە گەنجە گوێی لێبێ فێری هەموو شتێکی ناخۆش و خراپ و گوێن و ئەوانە کە ڕەنگە لە ناو خێزانەکەی خۆشیان بەکاری بێنێ ئەمە کارەساتە بڕۆ من ئەو ڕێگایە لە هینێکا بڕێی من جارێکیان چەند لە 2013 بوو مەقالەیەکم نووسی بیل لە چارەسەرێکەکەمەوە بۆ ئەم وڵاتە ئەو کاتە هەموو لە کایەکا بوون باشە ئەو کەم بە و جەنابی بامجەلا و کاک شیروان و هەمووانە من پێشنیاری ئەوم کرد کە بین سەرکردایەتی ئەم حیزبانە بەجیان لە حکوومەتی هەرێم لە هەرێم و لە ڕیاسی وزەرا و لە وەزارەتەکان و دامودە بەجیان لەوانە ئەم حیزبانە پێکەوە بێن هەیەتێ دروستکەن ئەوی دواتریش لە 2009 دیسان لەسەری وەستایتەوە ئەوەی ئەنجومەنێکی بەرژەوەندی و بەڵێ لە چیەوە ئەمە سەرچاوی کردووە لە مواقعەوە لەو هەلومەرجی کە ئەڵێم کە ئێستاش قۆناغەکەمان خۆناغی ڕزگاری نیشتیمانیە پێویستمان بە جۆرێکی کە لە عەلاقاتە لە دەرەوەی حکومەتمانەوێ ئەبێ بەهێز بێ سەرۆکایەتی ئەوێ بەڵام قەت سەرۆکایەتی هەرم و حکومەت ناتوانێت هەموو حیزبەکان لە هەیەتێکی وا کۆ بکەنەوە کە خۆیان بەخاوەنی هەموو مەسەلەکان بزانن لە وڵاتەکە بە مەسەلەی قەومی بە دەرەجەی ئەساسی پارێزگاری ئەم نیشتیمانە بە هەموو دام و دەستگاکانیەوە اینجا چارەسەرکردنی کەم و کوڕەکان حتا ناو حکومەتەکەشا بێ
و ئەبێ وەکو من میساقێکی شەرەف بێ لە نێوان هەموو حیزبەکانە کە با ناکۆکیشیان هەبێ بەڵام لەسەر ئەم شتانە بێ یەک بگرن پێکەوە بن پشتی یەکتری بەرنان ئێمە پێویستمان بەوەیە بڕێی من باشە هەستەکەن بە پێیزمموی خۆتان حزب یا چەند حزبێک هەبێ ئامادە نەبن بێنە ناو هەیئەتێکی واوە ئەگەر بۆ نمونەوەکو گریمانەیەک یەکێتی و پارتی و تا ڕادەیەک گۆڕانیشتە بەنی بکەن من ئەمە جز من ناڵێم ئەمە شتێکی غێر قانونی بێ من ئەڵێم ئەمە بکرێ بە شتێکی قانونی لە ناو پەرلەمانە شتێکی بڵێن دەستوری لە ناو ئەمە شەر نییە ئەم حیزبانە ئەو کاتانە مەسەلەن من کاڵم حیزب ئێستا ئەمە یعنی شتێکی وا بتوێ پێک بێنی جۆرێک لەوانە خۆ من ڕسمینەکەم نەکردووە بە هەموو تەواو بوو بێت بڵێم ئەوە بێم تاویکەم وەکو خۆی جێبەجێکم ماوە ئەو فکرم ماوە بۆ ئەوی کە ئێمە پێکەوە بین ئەمەد لەگەڵ کێ باس کردووە چەند پێشوازی لێ کراوە من مقالەیەکم نووسی 3 جارە مقالەم ئەوێ ئەخیریان هەر بە ناوی ئەوەی ئەنجومەنێکی بەرژەوەندەکانی نیشتیمان یا میلەت یا نازانم چی ئەوانە پارتی کردووە لە یەکێتی نیشتیمانی لە حیزبەکانی کە کردووە فاتحەت کردوون بەڵێ باس کردووە هەوڵ بند کاتان لە یەکەموانە ئێستاش ئەبێ بگەڕێن بۆ جۆرە لەو علاقاتانە باشە حیزب من نەخۆر حیزب من ئەو خەڵکەش نوای خەڵک و خەڵکی نیشتیمان پەروەر و ئەنوای خەڵکی زانا و دانا لە وڵاتایە بەڕاستی ئەمێ جەماوەر بەشدار بن لە هەموو شتانە مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە چۆن یەکێکی وەکو من کە خۆم بە وازانم بە تەنگ داهاتووی وڵاتەکەی خۆمەوەیم و باش ئەمەوێ بە ڕێگایەکی نەرم و نیان و باش و خۆشەویستی نێوانی یەکتری و خۆشەویستی نیشمان کۆمان کاتەوە بۆ ئەوی بتوانین گۆڕانکاری بکەین من پێم وایە ئەمە ڕێگا و دەرگایەکی چاکە هەتا ئێوارە بەر ڕێگایەکی کە بگرێرە بەر و باشە قسە بکە و بوختان هەڵبەسە و قسەی درۆ بکە و قسە بۆ یەکتری هەڵبەسە و خۆ جیفکەرەوە بڕێی منیش لە مزۆگە ناکڕ باشە ڕەنگە ئێستا ئەو بینەرانەی بڵین بەرنمەکە بینن پرسیارێکیان لا دروست بێت پێم خۆشە جەنابتان بە ڕاشکاوی وەڵامم بنەوە ینی ئێوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتیتان هەبوو لە ناو بزوتنەوەی گۆڕان هەر لە دامەزراندنیەوە تا قۆناغێکی باش لەگەڵیان بوون هەستەکەن بەشێکی بەرپرسیارەتیەکە شەکەوێتە ئەستۆی ئێوە کە لە ساتێک لە ساتەکانە بڕیارە دەن بێنە دەرەوە و چیتر بوونتان نەبێت لە بڕیارەکانە ئەو شتانەی کە ڕوویاندا کە بە دڵی تۆ نەبوون کە ئێستا پێت خۆشە جارێکی تر ینی ڕۆڵتان هەبێتەوە ئەوەی خراپ کراوە چاک بکرێتەوە ئەوەی ناشرین کراوە جوان بکرێتەوە بەشێکی پەیوەستە بەوەوە بنیسبەت خۆمەوە من لە 2001ەوە لەگەڵ چەند هاوڕێیەکی تراکە لە کارابوون لە ڕاستیە یەکێتی بووین بەڵام پێمان باش بوو وەک سەرکردایەتی وانە کار دەکەین باش بەڵام دۆز بووین لەگەڵ هەموو برادەرەکانە قسەی خۆمان کردووە ڕخنەمان کردووە لە جەریدە نووسیمانە وازمان لە سیاست نهێناوە لە هەموو شوێنەکان قسەمان کردووە لە هەموو شوێنەکانیش بۆ ئێمە کراوە بۆ لە ڕاستیە بە حکمی ئەوەی کە ئێمە لە ناو شۆڕشا بووین و قیادی بووین لێ و ڕەفیقیانین و ڕەفیقیەکینوانە یعنی دوانم بڵێم کە ئەو کاتانە دوورتر بووین یانە توانم بڵێم دەرگامان زیاتریش بۆ کراوەوە بۆ قسەکان ئەو کاتانە قسەکانمان لەسەر زیاتر لەسەر مەشاکلەکانی ناو حیزب بووە باشە پەنجەشمان درێژ کردووە بۆ کەم بوو گوڕەکانی و بەڕێوەبردننی ناو پەرلەمان و حکوومەت و ڕخنە لە جۆری پەرلەمان و بەڕێوەبردنەکەی و بێدەسەڵاتەکەی و بە حاڵی خۆم چەندین جار لەسەر تەلەڤیزیۆن هاتوون باسی پەرلەمانم کردووە کە پەرلەمان هیچی بدەزیە واقعەکە وایە هەیەتێکە هەیە باشە بەڕێی من هەیەتێکە هەیە باشە ئەگەر بەڵام بێ ڕۆڵی زیاتری پێ بدرێ ئەبێ واقع بین کاکە لەم زروف و مۆزوعەیە ڕۆڵی کە چییە ینی من ڕۆڵی کە لە شتیکە ئەبینم کە ئەتوانی دەورێکی گەورەتری هەبێ باشە ئەمە واقعەکەی ئەمە ڕۆژە بێ لە بەر چاومان بێ من وایە بینم
دوای ئەوە من ئێمەمانان هەر لە ڕووداوەکان هەبووین هەموو برادەرەکانمان قیادی بوون بەڵێ بەڕێوەبەری کارەکان بوون دەورمان هەبووە لەسەر یعنی قسەی خۆمان کردووە چوونێتە لایەن بە هەموو شێوازەکانی قەناعەت پێکردن باشە هەوڵمان داوە لەگەڵیانە کە وا بکەن وا بکەن واکەن بەداخەوە هەندێک جار بۆ چوونەکانی ئێمە کە زۆرن ئێستا ئەتوانم بڵێم لە ناو ڕێزەکانی یەکێتیە کە لەسەر ئەو تەوەرانی کە من باسم کرد لەسەر ئەو تەوارانە ئاوا بیرەکەنەوە و هەروەها بە تەنگ یەکێتی ڕیزەکانی میلەتەکەمانەوەیان حەز لە یەکێتی و برایەتیەکەن لە ناوان هەموو لاکانە بەتایبەتی لە بینەوە یەکێتی و پارتیا خەڵکانی نەزان و خەڵکانی بەرژۆن پەرست و خەڵکانی بێئاگا هەموو برادەرانیان بە ناو ناتۆری جۆراجۆریان لێدراوە ئەو پڕۆپارتیە و ئەو لێژێرەوە عیلاقی لەگەڵ پارتیایە ئەو خانووی وەرگرتووە پارتیاوێت تێ لە هین و باشە و دوو فێ لای نازانم چیە منیش لەو کەسانم کە لەو بوختانانم بۆ کراوە ئێوەش لە کاتێکا کە ئێمە بەڕاستی زۆر لەوە گەورەترین چامان لەو شتانە بێیان ئێمە خەڵکی لەو بابەتانە نینیانی بەڵام بەداخەوە کە ئەقلێتی بەرامبەری بەژۆن پەرست بێئاگا تێنەگەیشتوو یعنی کە نیشتیمانی بیرچۆتەوە خۆی بیرچۆتەوە مانەیە خۆی بیرچۆتەوە شخصیەتی خۆی بیرچۆتەوە ئەوانە لەو دەوامایشیان کردووە کەمیژ نەبوون لە ڕاستیان باشە لە تەواوی کوردستانیان لە دەڤەری سلێمانی زیاد لە هەموو شوێنەکە بووە ئێستاش لەوە زۆرن بەردەوامن پارەشیان پێ باشە توانم بڵێم دوژمنانیش دەورێکی گەورەیان هەیە لە چواردەور بۆ بزواندنی ئەوەی تیجاها بۆی ڕقل لە نیشتیمان بێ حەژی شعبی پێر باشتر بێ لە پێشمەرگە لە دام و دەستگا و دەسەڵاتەکانی خۆت باشە خۆنەمە بەتاڵەکرێت حەزەکەی وڵاتەکە وێران بێ حزبەکان بە تایبەت یەکێتی و پارتی ئەتوانن وا بکەن ئەمە بەتاڵ بێتەوە ئەم خەونە نازانم بوو چڵ بێتەوە یەکێتی نیشتیمانی من ئێستا کە خۆم بێژێکم لەوانەیە ئامادەم هەموو هاوکارێکیان بکەم بۆ ئەوەی لەسەر ئەوەی کە بڕوان پێێتیژی بۆ بکەم ڕۆڵت پێ بدرێتەوە ئامادەی بچیتەوە ژێرباری بەرپرسیارەتی بۆ چاکردنی دۆخی دنەمە بەستم خۆت ئاماژت بەوە کرد ینی دۆخی یەکێتی پێم خۆشە ینی قسەیەکش لەسەرەوە بکەین دۆخی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچەنە سەرکردایەتی یەکێتی ئەڵێت کە ئێمە برینەکان دەردەکان عیلەتەکانمان دەستنیشان کردو و دەستمان بە چارەسەر کردو بەڵام لە ئێستاە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکێک بە کاکسالار بسپێدرێت ئامادەی بچیتە ژێرباری لە پێناوی یەکێتی من وەکو مەسئولیت بەڵام هەموو ئەرچێک بۆ ناجێ خۆم بڕوان پێێتی باشە کە هەموو ئەوانە وەکو نزیکی خۆمانن هەموو وەکو برای خۆمانن بەڕاستی باشە خۆی ناباوچیان کەسیان یعنی کە ئێمە خۆی یعنی وەفا بۆ هەموو شەهیدەکان بۆ هەموو ئەوانە کە من لە ناو کارەکە بووین هەوڵ بین بۆ سەرکەوتنی ئەم نیشتیمانە بۆ یەکێتی ڕیزەکان بۆ باشکردنی حکوومەت و دام و دەستگاکانی بۆ یەکێتی هێزی پێشمەرگەی کوردستانیش کە من باسی تەوازنم کردەوە نییە کە ئێمە بۆ ئەوەی هیچ نەبێ دوژمنەکان زاڵە بن بەسەرمانە ئەگەر چەند بەرەک بین زاڵە بن بەسەرمان ئەگەر یەکێزی گەورەترین موشکیلە لەم کوردستانە دوو هێزی چەکدارە لە کوردستانە دوژمن هەمیشە بەمە بە ئێمەمەرە و هەمیشە ژیژە سەرماگە نایەمە ببین بە یەک لەشکر یەک حکوومەت یەک دام و دەستگا یەک میلەت یەک نەتەوە نانەوێت خۆشمان دەورمانەوە تا بینی هەندێک نەزان بەژۆن پەرست پارە پەرست باشە گەندەڵ خواروخێت دەوری گەورە بینین ومێدەم هەیە بتوانین ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان ێستا لەسەر ڕێچکە ڕاستەکەیە کاکسالار با ڕاستەی چارەسەر ئەوە هەر من نیم وابی دەکەمەوە بە سەدان کادیری پێشکەوت و وشیان لە ناو یەکێتی وابی دەکات بە چەندین عنسوری قیادی
لە ناوێکێتی نیشتیمانی بەم لەسەر وا بیرەکاتەوە ئەمە ڕاستەکەیە کە ئێستا دەستی پێ کردووە. ئەمە ڕاستەکەی من وەکو ڕۆژنامەنووسێک پێم خۆشە ینی ئەحساسی کاک سالار بزانم ئەو ساتەی ینی بیستت هاوڕێکانت ینی بۆ نمونە کاک بەختیار ژەهر خوارد کراون پێم وابێت لە کۆتا سەفەریش جەنابتان هاوڕێی بوون. چه ئەحساسێکتان هەبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەو دۆخە گەیەنرا؟ بەڕاستی کار ئازادێکی گەورەیە ئینسان وای لێ بێت خۆ من ناتوانم دەست بۆ کەس درێژکەم کەس ناتوانانی بەڵام بۆچی جەوێکی وا بڕەخسێ زروفێکی وا بێتە کایەوە نەک هەر تۆ لە ژەهر خواردن بترسی لەوە بترسی ئیهانەکەن مەسەڵەن بۆ نمونە برادەرێک کوڕەکەی قسەی کردووە باوکی ئیهاناکەن باوکی پێشمەرگەیە باوکی پێشمەرگەیە باشە تێکۆش هەرە ئەچێ نەجاتی کوڕەکەی باوکی ئیهاناکەن تەسەوور کە ئەمە سەردەمی چییە؟ مەبەست لەو کەشەی کە ڕابردوو هەبووە لە ناویەکێتی ئەوەی کە نەیانەوێرا بە ئازادانە قسەی خۆیان ئەوەی ئەو جەوەی دروست کردووە ئەوەی ئەو جەوەی دروست کردووە من لێ بترسم تەسەوور کە خەڵک چۆن لێ ناترسێ ڕەفیقەکەم لێ بترسێ بترسێ سێ ئەندامەیەکێتی نیشتیمانی نێوێرم بێکە و قسە بکەڵێ نەوەی ژیانێکیان سەر بەلایەک بێ جێوی وا دروستکەی خانە دروستکەی هەرێکی ناوێکی هەبێت لەوەی مڕاقەبە بکرێ نەوێری قسە بکەی لەسەر خۆت مەسئول بی نەوێری بە تەلەفۆن قسە بکەی ئەمە جوێسی ئەگەلەوەی کە من گەڵێم ینی ئێوە جەنابتان ئەندامی مەکتەبی سیاسی بوون حەزەرتان هەبووە ئەبێت بۆ کادرانی خوارەوە دۆخەکە چۆن نەگەندای مەکتەبی سیاسی ئێمە بڵین ئێمە ڕگ و ڕیشەمان لە ناو دنیاکە ئێمە خۆ ئینسان ئێمە خەڵکی پێشمەرگە و قەیادەی شۆڕش و باشە کاربەدەستی گەورە بووین لە ناو ئەم ڕووداوانە ئێمە مانانیش ترساوین بۆنە کە تۆ نەهجێکی غەڵەتی وەرگرت بتەوێ هیچ کەسێک لە بەردەمتان نەمێنێ هەموو شتێک خۆت بیت یا چەند کەسێکی تر بن ئەو تۆ بێتەوە هەموو شتێ بکەیت ئەو ناجێکی خەتەرناک لە ڕاستیە ئێوە هیوادارین ئەو شتانە دووبارە نەبنەوە لە هیچ حیزبێکە ئەوانە هەموو شتێ غەریبن بە میلەتەکە ئێمە بەڕاستی میلەتی ئێمە قەت پەنای بۆ کاری نامەردانە نەبردووە هیچێک مرد بێ بەرامبەرەکەی ئاوا ڕاوەسێ قسەی لەگەڵاکە و پێڵێ باشە لە مێژووە نەک بە ژەهر خوارد ئەوەی هەیە ئەوە تێ هەیە مێژوو هەر مەردایەتی زۆر تیا بووە نامەردیشی تیا بووە باس لەوە کردبوو کە چەند کەسێکی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ژەهر خوار نەکراون یەکێتی نیشتیمانی کوردستان ژەهر خوار کراوە چۆن لەشی یەکێتی جەستەی یەکێتی لەم ژەهرە پاک بکرێتەوە دەمێکە مەخسەم لەوە بوو کە باسیشم کرد چۆن پاکرێ وەکوتم کارێکی زەحمەت نییە کارێکی زەحمەت نییە تۆ ئەگەر بتەوێ باشە هەنگاو بە هەنگاو بە شێوەیەکی دیموکراتیانە بە شێوەیەکی عادیلانە بە شێوەیەک لەسەر ئەساسی سیستێمێکی عادیلانە و دیموکراتی پڕیاسا و قانون کە بۆ حیزبێژی یاسا و قانون هەر هەیە باشە بیت سەر لە نوێ حیزبەکە دروستکەیتەوە باشی کەیتەوە بە غەڵەتەکان چاکەیت پێم وایە ئەمانە هەمووی معلومن ئەگەر ناشی زانین بابڕین لە حیزبێکی پێشکەوتویم دنیای وەرەگرین ئەبێ لە ئیلغاکردنەوە و کۆتایی هێنان بە بڕیارەکانی کۆنگرەشەوە دەست پێ بکرێ هەموو ئەو شتانی هەستەکەی کۆنگرەکە ینی بڕیارەکانی ناو کۆنگرە بێگومان کاکەوە کۆنگرە چۆن وایگیرێت تۆ لەوە پێشاتی پلانی بۆ دانابێ و باشە بەرمەج بووە بەڕای تۆ بەرمەج بۆ ئەوانە و بێتی 120 کەس بێنیت و باشە هیوایە ڕاگەشی لێنە وێنانی کردانم سەر کرداتی نابێ وای بێ تەسەورەکەی کەس نەیتوانێت بێ هەڵسە قسە بکە باشە هەموو شتەکان ڕێکخراوە لە ژێرەوە دەی فەرموو چۆنەکەیەوە بۆ تەمەرە بێ وابێ لە وجودی مام جەلالە ئێمە مانان
هەموو شتێکمان وتووە کەس نەدیوە بترسێەوە تەسەورەکەن ئێمە نامانان و برادرە قیادیانە هەرگیز بن لەوەی قسەی لە بەردەی مامجلال بەڵام بەشێکی ئەوانەیە وترا لە ماوەی ڕابردوو لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان بە ناوی ڕێبازی ینی جەنابی مامجەلالەوە ئەوترا لە وجودی مامجەلالە هەموو شتێک گوتراوە تەسەور کە خەڵک دانیشتووە مەجلیسی گەرم کردووە قسەی بە مامجەلال و مامجلال بیستوشێتەوە تێت وەرە ئەوە قسەم پێڵێ شۆ دانیشی ئاوا بۆ عەلاقە لە ناوێکێتیە چکە مامجەلال نەترساوە باشە فکری پێ بووە عەقڵی هەبووە زانیوەیەتی چۆن حیزبایەتیەکە و چۆن جوابی خەڵکایەتەوە چی ئەڵێ و لە مناسەباتە قسەکانی خۆی چۆنەکە باشە من کاتم تەواو بووە دیارە بابەتەکان گەرم بوون زۆر بابەتمان باس کرد پێم خۆشە ینی وەکو ڕۆژنامە نووسێک ڕاتان بزانم لە سەردۆخی ئێستای بزوتنەوەی گۆڕان چۆنی ئەبینن و چونکە ئێوە بەشێک بوون لە دروستکردنی لە هەناوی بیرکردنەوەی ئێوە هاتوۆتە دەرەوە وڵی من هیچ پەیوەندیم بە بزوتنەوەی گۆڕانەوە دەمێکە نەماوە وەختی خۆشی وتوم من تا ئەو کاتانە گۆڕان بووم باشە کە ئەویست خۆی ئەمێ شتێکیش بڵێم لە ڕاستێ گۆڕان تەکبیر نەکراوە بکرێ بە حیزبی گۆڕان ئەبێ ئەو برادەرانی گۆڕان و ئەو خەڵکە گەنجە باش بزانن ئێمە هاتین وەکو یەکێتی نیشتیمانی ئەوە کاک ملازە عومەر لە کایەکایە ئەو کاک حەمەد تۆفیق لە کایەکایە کاک هین عەمری خوای کردووە کاک قایر لەگەڵ کاک نەوشیروانە وەڵحاڵچی چین دەوری کاک نەوشیروانماندا ئەم چەند کەسێک کە دانیشتوین کە کاکە بابین لە کاتێکە ئەوان ئێمە نا خەریکی ئەوە بوون لە ناو حیزبە خەریکی ئیسلاحین بوون بەناوی ئیسلاحاتەوە انتخاباتێکیان کرد ئەو لای کاک نەوشیروان و کاک عومەری سیعەلیوانە سەر نەکەوتن یعنی نەیانتوانی بنە زۆر بە ئەلا کولین دوای ئەوە کاک نەوشیروان وازیێنە من بەش بە حاڵی خۆم هەمیشە لەگەڵ ئەوە بووم نابێ یەکەس دەسەڵاتی تاوی هەبێ لە حیزبەکە ئەم هەموو برادەرەوە هەموو خەڵکەشە بێت لە ناو کایەکا بن نابێ واز بێنەوە وەکو ئێستا کاڵێم مەڵێم بە هەموو برادەرەکەم ناو کایەکا بن لەبەرەوە دەوری کاک نەوشیروانماندا بەوەی کە کاکە بابین لاو یەکێتیە شتێکی تازە دروستکەین وەکو تازە لە جۆری خەباتکردن بەڵام لەژێر چەتری یەکێتی بەڵێ تازە لە جۆری ململانێ لەجێر چەتری یەکێتی بێگومان ئێمە لە گردەکە بووین باشە هەموو چەند جار مامجەلال هاتوو بەلامان و تووشمانە لە مامجەلال جان جەنابێت دەست پێ بکە ئێمەش لێرە پشتیوانی لێکەین ئەلا کولێ وە حکایەتێکی درێژە گەر باش بەجارێک ئینشاڵڵا لە دەرفەتی ترە بتوانین ئەمە چونکە ئەمە مێژوویەکی هێندەش دوور نیە ئێمە لەسەری نەوەستین وەکو کاک سالار عەزیز ڕاتان لەسەر کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕۆڵی ئەو حیزبانەی لە ناو کابینەکەن چییە سەبارەت بە کابینەکە هەنگاوەکانی چۆنە بینی من ئەم کابینێم پێ باشترە جددیترە باشە حەزێکا گۆڕانکاری بکەن لە ناخیا لە دڵیا حەزەکەن چاکسازی بکەن گۆڕانکاری بکەنەی بینین لە ڕاستیە و بەڵام ئەم حکوومەتە ئەبێ قۆناغی یعنی حیزبایەتی تێپەڕێنێ کە باسی لە چاکسازیەکە نابی بێباتەوە بۆ گیر و گرفتەکانی نێوان حیزبەکان مە بەسم هۆی ڕاستیەکان بڵێ لە چێوە کەمە گۆڕی هەیە لە چۆ ڕێگرە لە بەردەمی چاکسازیە ئەبێ بێڵێ ئێمە هەمومان نەزانین ڕێگرەکان لەکوێیە ناشەفافیت لەکوێیە بێ بێڵێ لە پێشە وشێم حکوومەت دەبێ شەفافێ چکە خەڵک ئەڵێ هەموو شتەکان خۆتان نەزان چێڵن پاشان گیر و گرفتەکان هێشتا زۆرن چارەسەر نەکراون بربەت زۆرە ئەم حکوومەتە نابێ بێدەنگ بێ لە بەرامبەر بربەستەکان وابێ حیزبەکانیش ئەوانی لەناو حکوومەتن هاوکاری بن ئەبێ زۆر هاوکار بن خۆیان لەناو حکوومەتە نەبێ هاوکار بن باشە بەبەسم چییە بەبەسم ئەوەیە بە شەرمەوە نابێ قسەکانی بکات چونکە ئەو ڕیاری چاکسازیاوە هەمومان دڵمان بە چاکسازی خۆشە
بە چاکسازی وڵاتەکەمان بەرەو پێشەوە لەبەرەوە من ئەو لایەنەیە بینم کە لێرە مڕاعەتی حیزبەتی نابێ بکرێ هەموو شتەکانە بێ بوترێ چکە حکوومەتی خەڵکە حکوومەتی حیزبەکان نییە. من زۆر سوپاسان دەکەم زۆر سوپاس کە وەڵامی پرسیارەکانتاندایەوە کاک سالار عەزیز ماندوو نەبن هەر بە تەندروستیەکی باشەوە بتان بین و زۆر سوپاس بۆ بەڵێ عەزیزان ئەمە بەشی کۆتایی یان کۆتایی ئەم چاوپێکەوتنە تایبەتە بوو لەگەڵ کاک سالار عەزیز کە هەوڵەدەین لە داهاتووە کەسایەتی و سیاسەتمەدار و خەڵکانی دیکەش بدوێنین بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان وێنەیەکی گەورە لەسەر ڕووداوەکان و ئەوانەی لە پشتی پەردەوە گوزەرێن دروست بکەین تا بەرنمەیەکی دیکە ئێوە و کوردستان لە ئامانەتی خوادا بن و ڕێزی من و تەواوی هاوکارانم قبوڵ بکەن خواتان لەگەڵ.